سەرەتا ئەوە دەڵێم کە ئێمە بێگومان چێ وەکو موسڵمانانی شوێنکەوتوی پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم چ وەکو هەر کەسێک کە ڕێز لە مرۆڤبوونی خۆی و مرۆڤبوونی ئەوانی دیکە بگرێ هەموو لایەک پێویستە خۆمان بپارێزین لە بێڕێزیکردن بە هەر کەسێک بە هەر مرۆڤێک بە تایبەت پێغەمبەرانی خوا پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام هەڵبژێردراوی خوان لە نێو مرۆڤایەتیدا وەکو خوا سبحانه وتعالى دەفەرمێت الله يصطفي من الملائكة رسلا ومن الناس هەروەها خوا سبحانه وتعالى دەفەرمێ قل الحمد لله وسلام على عباده الذين اصطفى پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ هەموو مرۆڤایەتی قەرزداریانە هەموو ئەو بەها بەرزانەی کە ئێمە لیان بەهرەمەندین هەر لە دادگەریەوە بگرە تاکو ئازادی تاکو سەربەستی تاکو ڕەحم و بەزەیی چاکەکاری لێبوردەیی هەموو بەها بەرزەکان پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام لە خواوە هێناویانن و لەسەر ئەرزی واقعش بەرجەستەیان کردووە بێمە سەر خاڵی یەکەم ئازاردانی پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ نەرێتی لە مێژینەی بێبڕوایانە ئەگەر تەماشای مێژووی پێغەمبەران بکەین هەر لە نوحەوە بگرە لەبەرەوە کە ئادەم هەر خۆی و حەوا بوون سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ بەڵام لە نوح بەم لاوە بگرە هەتاکو پێغەمبەری کۆتایی هیچ کام لە پێغەمبەران لە دەست و زمانی بێبڕوایان و ناحەزانیان سەلامەت نەبوون وەکو خوای متعال دەفەرمێت ولقد كذبت رسل من قبلك فصبروا على ما كذبوا وأوذوا حتى أتاهم نصرنا ولا مبدل لكلمات الله ولقد جاءك من نبأ المرسلين خوای پروردگار هەواڵ دەدا بە پێغەمبەری خاتەم محەممەد صلی الله عليه وسلم هەم بۆ دڵدانەوەی خۆی هەم هی هاوڵانی شوێنکەوتوانی و پەیڕەوانی تاکو ڕۆژی دوایی دەفەرمێ پێغەمبەرانێک لە پێش تۆدا ئازاردران و بە درۆ دانران بەڵام ئەوان خۆڕاگر بوون لە بەرامبەر بە درۆدانان و ئازاردراندا پاشەکشەیان نەکرد هیچ پێغەمبەرێکمان پێشک نایە کە پاشەکشەی کردبێت لە پەیامی خوا کە ڕای بگەێنێ و لەو بەرنامەی خوا کە خوا پێوە پابەندی کردووە پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام لە هەموو مرۆڤەکان مەبدەئیتر بوون چونکە پەیوەست بوون بە خواوە و ئەو پەیامەی کە گەیاندویانە بە خەڵک قسەی گیرفانی خۆیان نەبووە پەیامی خوا بووە و پێغەمبەرانی خوا سەڵات و سەلامی خۆیان لەسەر بێ لە هەموو کەس زیاتر ئەهلی کردەوە بوون ئەوەی کە گوتویانە کردویانە خەڵکمان زۆر پێشک دێ قسەی جوانی کردووە قسەی باشی کردووە بەڵام دوایی کردەوەکانی وەکو قسەکانی نەبوون بەڵام پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام قسە و کردەوەیان یەک بوو بێگومان هۆکاری ئازاردرانی پێغەمبەران عەلەیهیم الصەڵات وەسەلام لەلایەن ناحەزەکانیانەوە ئەوەیە کە پێغەمبەران هاتوون خەڵک لەو واقعە تاڵ و دژوارەی کە تێیدا بووە لە کوفر و لە شیرک و لە زوڵم و لە فەساد و لە خراپە و تێکدان و ناتەبایی دەربازیان کەن بەرەو ڕۆشنایی وەکو خوای متعال لەبارەی پێغەمبەری خاتەمەوە دەفەرمێت كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور قرآن كتابك دامان بزاندو بوسرتو تاكو خلق لتاريكايان درباس كي برو روشنائي لتاريكاي كفر برو روشنائي إيمان لتاريكاي شرك برو روشنائي توحيد وخوابية قرتن لتاريكاي ظلم مستن برو روشنائي دادگري ولتاريكاي فساد برو روشنائي چاككاري ولتاريكاي دلرقي وناتباي برو ڕووناچی بەزەیی و تەبایی و سەماحەت و پێکەوەژیان ئەگەر سەرنجێکی مێژووی
پێغەمبەری خاتەم دەین صلی الله عليه وسلم هەر لەو ڕۆژەوە کە پەیامی خوای ڕاگەیان پێغەمبەری خاتەم لەگەڵ ئازار و ناڕەحەتی بێبڕوایان و ملهوراندا ڕوبەڕوو بۆتەوە جارێ هەر لە مەککە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەم خۆی و هەم هاوڵانی بەڕێزی خوالیان ڕازی بێ زۆر تووشی ناڕەحەتی بوون پێغەمبەری خوا تۆمەتی شێتی دراوەتە پاڵ تۆمەتی کەهانە و فاڵچێتی تۆمەتی جادوگەری تۆمەتی شاعیری هاوڵانیشی خوالیان ڕازی بێجگە لە تۆمەت بەجەستەش زۆر ئەزیەت دراون و پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام هەرچەندە ئەبوو تالیب ئیمامی و بەنو هاشم پارێزگاریان لێ دەکرد وەکو دەمارگیری عەشیرەتی بەڵام دیسان ئەویش سەلامەت نەبووە لە ئازاردرانی جەستەیی هەردوو سوورەتی ئەلکەوسەر و سوورەتی ئەلمەسەد وەکو بەرگریکردنی خوا لە پێغەمبەری خۆی صلی الله عليه وسلم دابەزێنران وەکو لە سەرچاوەکانی تەفسیر و مێژوودا هاتووە بێبڕوایەکان بە پێغەمبەری خاتەمیان دەگوت هو ئەبتەڕون دەیانگوت ئەوە دوابڕاوە لەبەرەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کوڕەکانی وەفاتیان کردبوو دەیانگوت کە خۆی مرد دوابڕاو دەبێ ئەوان عادەتیان وا بوو کەسێک کە نێرینەی لە پاشنەبا دەیانگوت ئەبتەڕە دوابڕاو خوا سوورەتی کەوسەری بەو بۆنەوە دابەزان بسم الله الرحمن الرحيم إنا أعطيناك الكوثر فصل لربك وانحر إن شانئك هو الأبتر خوا لەسەری حەوت ئاسمانەوە بەرگری کرد لە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و ئەو نازناوەی کە بۆیان دانابوو بەرپەرچی دایەوە فەرمووی إنا أعطيناك الكوثر ئێمە خێرێکی زۆرمان بە تۆ داوە کە پێغەمبەرایەتیە لە پێش هەموویەوە ئەمجا حەوزی کەوثەرە فصل لربك وانحر بۆ پەروەردگارت نوێژ بکە و قوربانی بۆ سەر بڕە یاخود سینگی خۆ بکە قیبلە إن شانئك هو الأبتر بەدڵنیایی ئەوەی ڕقی لە تۆ هەڵدەسێ و ناحەزی تۆی ئەو دوابڕاوە تەماشا بکەن براو خوشکانی بەڕێز تەماشا بکەن ئەوەی خوا فەرموویەتی چۆن هاتۆتە دی ناو ناوبانجی ئەو پێغەمبەرە لەکوێ ناحەزەکانی و دژمنەکانی لەکوێ ئەبوو جەهل و نەضری کوڕی حارث و وەلیدی کوڕی مغیرە و عوتبە و شەیبە و ئومەیە کوڕی خەڵەف و ئەوانە فڕێدرانە زەبەڵدانی مێژووەوە بەڵام ناوبانجی محەممەد صلی الله عليه وسلم لە کەهکەشانی فەلەکە هەروەها سوورەتی مەسەدیش هەر بەو بۆنەوە کە خوا بەرگری کرد لە پێغەمبەری خۆی لە بەرامبەر مامیدا لە بەرامبەر ئەبوو لەهەبی مامی کە ڕۆژێ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام وەکو لە سەحیح بوخاری مسلم داهاتووە خەڵکی کۆ کردەوە دوایی پێی گوتن ئەگەر پێتان بڵێم لە پشت ئەم چیایەوە سوپایەک دەوێت شەبەی خۆم کاتە سەرتان بەسەرتان دابدا بڕوان پێ دەکەن گوتیان بەڵێ درۆمان لە تۆ نەبیستووە فەرمی من ئاگادارتان دەکەمەوە سزایەکی بە ئێش چاوەڕێتان دەکا ئەگەر لەسەر شیرک و بەی بڕوای بەردەوام بن ئەبوو لەهەمی مامی پێی گوت تبا لك هذا سائر اليوم ألي هذا جمعتنا تۆ لە بین چی هەر بۆ ئەوە کۆت کردبووینەوە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سەراپان نەجابەت و ئەدەب و ڕەوشتی بەرز بووە وەڵامی مامی نەدایەوە بەڵام خوا لە جاتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام سوورەتی مەسەدی دابەزان بسم الله الرحمن الرحيم تبت يدا أبي لهب وتب ما أغنى عنه ماله وما كسب سيصلى نارا ذات لهب وامرأته حمالة الحطب في جيدها حبل من مسد كواتا برا خوشكاني بريس برگری کردن لە پێغەمبەری خاتەم صلی الله عليه وسلم لە بەرامبەر ناحەزان و دژمنانیدا بەخوای پەروەردگار دەستی پێ کردووە خوا سبحانه وتعالى برگری کردو لە پێغەمبەری خۆی لەسەری کردوتەوە و بەرپەرچی قسەی ناحەزانی داوەتەوە و ئەوەش کە خوا فەرموویەتی هەروە دەرچووە ئەبوو لەهەب تاکە کافرێکی ڕۆژگاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ناوی لە قورئاندا هات بێت لە هەموو کافرەکاندا خوا تەنیا ناوی ئەبوو لەهەبی هێناوە بۆچی بۆی هەموو دنیا بزانێت کە لە ئیسلامدا خاتر خوایش نییە نەسەب و ڕەشەڵک ناخوێندرێتەوە با مامی پێغەمبەریش بێ عەلەیهی سەڵات وسەلام مادام دژی پەیامی خوا بێ و دژی پێغەمبەری خوا بێ
ئەوە خوا نەفرینی لێ کرد و لە بینی شوو بێگومان بغزێنرانی محەممەد صلى الله عليه وسلم لەبەر خودی خۆی نەبووە بەڵکو لەبەر قورئان و لەبەر ئیسلام و لەبەر پەیامی خوا بۆ کە هێناویەتی چ لە ڕۆژگاری خۆیدا چ لە دوای ڕۆژگاری خۆیشی هەموو ئەوانەی دژایەتی محەممەد دەکەن صلى الله عليه وسلم لە دژی قورئان و ئیسلام و لە دژی پەیامی خوا ئەگەر ناخۆ محەممەد غەدری لە کەس نەکردووە یەکێک لە زلەزلەکانی قوڕەیش لەگەڵ یەکێکی دیکەیان ڕاوێژ دەکا دەڵێ پێت وایە محەممەد ڕاست نەکا و درۆ بکە دەڵێ نەخێر پێم وانیە درۆ بکە چونکە محەممەد ئێمە درۆمان لێ نەبیستووە دەڵێ بۆچی بڕوای پێنایەنی دەڵێ ئاخر عەشیرەتی بەنو عەبدوشەمس کە عەشیرەتەکەی خۆیان بووە لەگەڵ عەشیرەتی محەممەد کە عەشیرەتی بەنی هاشمە ئێمە هەر پێشبڕکەمان بوو وەکو دوو ئەسب چۆن پێشبڕکە دەکەن ئەوان شتێکیان کردبێ ئێمە شتێکمان کردووە ئەوان خزمەتێکیان کردبێ ئێمەش خزمەتێک ئێستا ئەوان دەڵێن پێغەمبەرێکمان لە نێودا ڕەوان کراوە ئێمە پێغەمبەرێک لە شوێ بێنین دەبێ عەشیرەتی ئێمە بەدوای ئەوان بکەوێت ئەوان لەو منتەڵەقەوە خوێندویانەتەوە خوای پەروەردگاریش لەو بارەوە دەفەرمێت قد نعلم إنه ليحزنك الذي يقولون فإنهم لا يكذبونك ولكن الظالمين بآيات الله يجحدون خوا دەفەرمێ ئێمە دەزانین ئەوەی کە دەیڵێن تۆ دڵتەنگ دەکا ئەو قسانەی کە بۆت دەکەن پێت دەڵێن بەڵام ئەوان تۆ بە درۆ دانانێن بەڵکو ستەمکارەکان پەیامی خوا بە درۆ دادەنێن واتە کێشەی ئەوان لەگەڵ خوا و لەگەڵ پەیامی خوادایە لەگەڵ شخصی تۆ دانیایە محەممەد پەیامەکەی محەممەد صلى الله عليه وسلم ئەگەر بچەسپێ لە ڕووی سیاسیەوە مرۆڤەکان دەبێت دادگەرانە بەڕێوە بچن لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەبێت تەبایی هەبێت نابێت کەس خۆی بەسەر کەزا بسەپێنێ لە ڕووی ئابووریەوە دەبێت یەکسانی هەبێ لە بەرامبەر هەلو دەرفەتەکانی ژاند و نیعمەتەکانی خوادا نابێت قۆرخکاری و گەردەڵی و چینایەتی و قڕ و پڕی هەبێ لە ڕووی فیکریەوە دەبێت ئازادی هەبێت مرۆڤەکان خۆ ئازادی خوڵقاندوون کەس بۆی نییە هیچ فکرە و هیچ دینی و هیچ بیر و ڕایەک بەسەری دیکەدا بسەپێنێ ئەگەر پەیامی محەممەد صلى الله عليه وسلم بچەسپێ ئەم واقعی ئێستای لە دنیادا دەیبینی نایبینی ئێستا لە وڵاتێکی وەکو ئەمریکا لە وڵاتانی ڕۆژئاوا 95 خەڵک خاوەنی 105 واریداتی وڵاتە بەڵام 105 خەڵک خاوەنی 195 واریداتی وڵاتە هەڵبەتە هەر لەوێنا لای خۆشمان هەروایە لای خۆشمان هەمان باس و خواسە لێرەش کەمینەیەک ملیارلێر دروست بوون لەسەر حیسابی زۆرینەیەکی ڕەش و ڕووت ئەگەر پەیامی محەممەد لە ئارادا بێ لێ دەگەڕێ ئەوە حکم بکرێ لێ دەگەڕێ هەموو خێر و بێری وڵات بەدەست کەمینەیەکەوە بێ لەسەر حیسابی زۆرینەیەک لرف لێ بدەن وە شاپ و گوپیان بێ و خۆشگوزەرانی ناشەڕی بکەن بە تاکید لێ ناگەڕێ